بە خۆشحاڵی و ئومێد ئەنوەر لێ پرسرای بەڕێوەبردننی کەیس لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ڕاستەوخۆ لاستە دۆلامان میوانە کاک ئومێد بەخێراتی و ماندوومان کردی خۆشحاڵین کە لەگەڵمانی زۆر سوازات بەڕێستان بەگشتی باسێکمانم هەڵمەتە بۆ بکەن. زۆر سواز بۆ بەڕێسان دیارە کارکردن بە منداڵ دیاردەیەکی جیهانیە و ڕێژەکەشی ساڵانە لە بەرزبوونەوەیە بێ لەگەڵەوەی کە هەموو لایەنەکان هەوڵ ئەدەن ڕێکخراوەکان حکوومەت ئەوانەی بەرپرسیارەتیشان لەسەر شانە ئەوانەیە ئەم ڕێژەیە کەم بکەنەوانەیە بۆ ئەوەی منداڵ تووشی هیچ جۆرەك لە جۆرەکانی باڵین تەمەنی منداڵی تێ نەپەڕێنێ بچێتە تەمەنێکی ترە تووشی هیچ حاڵەتێک لە حاڵەتەکان نەبێت کە گرفتێ بۆ منداڵەکە دروستکات بۆ ئەمە بەستە هەڵمەتی کارتی سوور کە ئەم ساڵ کاری پێکرا ڕێکخراوی ILO کە کارەکە لە بواری منداڵانە International Labour Organization کە ڕێکخراوەکە تایبەت بە منداڵی شێر دامەزراوە هەڵمەتێکی ڕاگەیاندووە ئەم هەڵمەتە تەنها بڵین ڕێکخراوی مناڵپارێز و ILO و چەند ڕێکخراوێکی تر تەنها بەرپەرزین لەوە هەموو ڕێکخراوەکان و هەموو دەستگا میدیاکان و هەموو هاوڵاتیێکی سڤیل ئەتوانێت بەشداری ئەم هەڵمەتە بکات ئەویش کە بەم دیزاینە دانراوە وەکو هێمایەک بۆی کە کارتی سوور بۆ کارپێکردنی منداڵ بۆی کە بە هیچ شێوەیەک منداڵ کاری پێ نەکرێ وەکو این بابڵین لایانی کارتی سوورەکە بە حاڵەتی خەتەریات بەکاردێت. بەڵێ ببوورە راپۆرتێکمان هەیە لەو بارەوە لە دیمەنی راپۆرتەکەدا ئەومان بینی کە ئەو کارتە سووریان بەدەستێ جا من نەمویست بەڕێز ڕابگرم راپۆرتەکەشمان هەر لەسەر ئەو هەڵمەتە پیرۆزی ئێوەیە کە بەڕێچۆ با پێک و بینەری بین جا دواتر قسە و باسی لێو دەکەین و بزانین بۆ توێژەکان چین لە راپۆرتەکە باسکرا و ئەو کاتە پێکەوە قسە و باسی زیاتری لێکین با پێک و بینەری راپۆرتەکە بین. کارتی سوور بۆ کارپێکردنی منداڵ هەڵمەتێکی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە و ئامانجی هەڵمەتەکە هەڵوێز وەرگرتن و ڕێگریکردن لە کارکردنی منداڵ کە بەپێی یاسای کاری ژمارە 37 ساڵی 2015 کارکردنی منداڵ لە خوار تەمەنی 15 ساڵی ڕێگەی پێنەدراوە. ئێرانی و بازاری سلەیمانیە ڕۆژانە چەندین منداڵ لەم بازاڕەدا کار دەکەن. تەها حەمید و مستەفا محەممەد دوو هاوڕێن ماوەی 5 ساڵە لە نێو ئەم بازاڕەدا کار دەکەن و دەڵێن بەهۆی سەختی بارودۆخی ژیانی خێزانەکەیان ناچارن کار بکەن بۆ ئەوەی بژێوی ژیانیان دابین بکەن بێ ئاگا لەوەی کە کارکردنی منداڵ لەو تەمەنەدا ڕێگە پێنەدراوە. یشەکەم لێرە لە بازار بین ساڵ لێرە علاگە فرۆشم بە ڕۆژی 3,000 دەرەکێ خۆم باوکەیش ناکە هەر لە دانیشە لە ماڵەوە ناتوانم هەرە وەڵا گەورە بووی وەڵا ڕۆژی 6,000 5,000 ئاواکە. من خەڵکی سەلاحەدین 14 ساڵم 5 ساڵم لێرە یشەکەم علاگە خۆم حەزەمێشکە باڵەیەکەم بوو دایکە و باوکە. ئامانجی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ڕێگریکردنە لە کارپێکردنی منداڵ لە خوار تەمەنی یاسایی چونکە لە داهاتوودا کاریگەری نەرێنی لەسەر ژیانیان دروست دەکات. لێپسراوی بەڕێوەبردننی کەیس لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان دەڵێت هەڵمەتەکەیان بەبێ جیاوازی نەتەوە و ڕەگەز هەموو ئەو منداڵانە دەگرێتەوە کە ئیشیان پێدەکرێت. بەیان دیارە ڕێکخراوی ILO دەمێکە کارەکە بۆ کەمکردنەوەی منداڵی ئیشکەریا سنووردارکردنی و هەڵمەتێکی هۆشیاری ئەنجام داوە بە ناوی بە کارتێکی سوور کردوێتی کارتی سوور بۆ کارپێکردنی منداڵ مەبەست لەم هەڵمەتە هۆشیاریە ئەوەیە کە ڕێژەی منداڵ کەم بکرێتەوانێت لە کارکردن هیچ جیاوازیەک ناکرێت لە بینی هیچ منداڵێکە چ لە ڕووی نەتەوە بێ لە ڕووی ئاینەوە بێ لە ڕووی ڕێگەزەوە بێت می بەڕێوەبردننی کەیس لەم هەڵسەنگاندنەوە پلانێکی بۆ دادەنێن و سەرچاوەیەشی داهات بۆ ئەم ڕێکخرا بۆ ئەم خێزانە دروست دەکرێت. بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی سلەیمانی باوکاری ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە ڕێگەی لیژنەیەکەوە کار دەکەن لەسەر باشکردنی لایانی دەرونی و کۆمەڵایەتی ئەو منداڵانە و گەڕانەوەیان بۆ پرۆسەی خوێندن. نوێنەرەکانی ئەمە لە لیژنەکانە توێژەری کۆمەڵایەتی و دەرونین کە ئەم توێژەرانە سەردانی ئەو شوێناکەن ڕاپۆرتی خۆیانەدەن لەسەر ئەو بارودۆخانەی کە ئەیبینن دوای ئەوەی گەڕێنەوە بۆ لای ئێمە قەرارە دێن بەپێی پێویستی
ئەو حاڵەتە ئەینێرین بۆ ئەو شوێنەی کە پێویستیەکانیان یان گرفتەکانیان چارەسەر بکرێت. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بەیەکێک لە ڕێکخراوە دیار و کاریگەریەکان دادەنرێت لە هەرێمی کوردستان پێشەنگ بۆ لە پاراستنی ماف و ژیانی منداڵان. لە ساڵی 2025دا تیمەکانیان زیاتر لە 1000 منداڵی ئیشکەریان دەستنیشان کردو و هەڵسەنگاندنیان کردووە بۆ بارودۆخیان و دووریان خستوونەتەوە لە ژیانی کارکردنی مەترسیدار. هێمن کەمال، کورسات نیۆز، سلەیمانی. بەڵێ بەردەوام دەبین. کاگومێت راپۆرتەکەمان بینی بەڕێستان باز لەوەکەن کە ئەمە تەنها منداڵی کورد ناگرێتەوە، ئایا منداڵەکانی دیکەش دەگرێتەوە؟ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بەڵێ کە کار بۆ منداڵەکە بە پێی ڕێکەوتنامی مافەکانی منداڵ کە لە بەند یەکە ئاماژەی پێکە هەر کەس لە خوار 18 ساڵ بێت بە منداڵ ناوزەن دەکرێت. ئەمە لە ڕووی یاسایەکەیەوە کە دانراوە لە ڕووی کارکردنەوانێ بە هیچ شێوەیەک جیاوازی ناکرێت لە نێوان مناڵێکی خانەخوێ و مناڵێکی ئاوارە و مناڵێکی پەنابەر یاخود منداڵەکە هەج ئاین و هەج نەژاد و ڕەگەزێبێتە بە هیچ شێوەیەک جیاوازی ناکرێت لە چوارچەوەی کارکردنی کاری ڕێکخراویە بۆ منداڵەکە. کاتێک کە دەڵین منداڵ واتە جیاوازی نەکردنیان و ئایندێشی باشتر بۆیان ئیتر منداڵەکە لە هەز نەتەوەیە هەز گەلێک بێ بۆ ئێمە گرنگ نییە بۆ ئەومانە منداڵەکە لەو مەترسی یاخود لەو گرفتی کە تایەتی ژانێکی بەرەو باشتری هەبێت. بەڵێ کاگومێت بینی ومانە هەندێک لە خێزانەکان خۆیان هانی منداڵەکانیانێن ئیش بکات. ئێوە ڕوبڕێ حاڵەتە بوونەوە لەم هەڵمەتەکە خێزانەکان خۆیان بە زۆروا لە منداڵەکانیان دەکەن ئیش بکەن یاخود بە خێوکەرەکانیان ئێوە چی ئەکەن لەم بارەوە چونکە لە ڕووی یاساییەوە بینیمان لە ڕاپۆرتەکەشدا باس لێوە کراکە منداڵ لە خوار تەمەنی 15 ساڵیەوە ناساییە کە کار بکات. ئێوە چی ئەکەن لەم بارەوە؟ تاوان بەپی یاسای کاری عێراقی لە خوار 15 ساڵیەوە منداڵ بە هیچ شێوەیەک بۆی نییە کار بکە لە 15 بۆ 18 ساڵ بۆی هەیە بەڵام بە چەند مەرجێک کە بۆی دانراوە ئەوەی کە لەگەڵ کەسی پلەیەشی نزیکی خۆیان بێت واتە دایک باوک برا خوشک وە کاتی کارکردنەکەی بە ڕۆژ بێت و کاتەکەشی کەمتر بێ و کاریگەری نەبێت لەسەر لایانی دەرونی و جەستەیی و خوێندنی منداڵەکە. تەمەن ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە ساڵی 2017 کاتێک کە ساڵانی ڕابردوو چەند ڕووپێویشی ئەنجام داوە بۆ دیاردەی مناڵی ئیشکەر لە هەر سێ پارێزگاکە هەولێر و سلێمانی دۆک ڕێژەیەکی زۆر مناڵ هەبوونە لەم حاڵەتەیە. لە ساڵی 2017 لە مانگی چوارە بەڕەسمی لیژنەیەکی هاوبەشی پێگەێنا بەنای لیژنەی چاودێری و پاراستنی منداڵ بۆ منداڵانی ئیشکەر. ئامانجی ئەم لیژنەیە کە لە چەند لایەنێک پێگاتووە چکە لیژنەکە هاوبەشە لە قایمقامێتی سلێمانی خۆبەی پۆلیسی ناوجەوانان بەڕێوەبەتی چاودێری کار و کاروباری کۆمەڵایەتی و پشکنەری کار تیمێکین پێکەوە کارەکەین بۆ پاراستنی هەماهەنگیمان هەیە. ئەم تیمە بۆ کارەکەین کە ئەم منداڵانە لەو ژینگە خراپە مەترسی کە تێدایە دوور بکەونەوە و تووشی هیچ حاڵەتێک لە حاڵەتەکان نەبنەوانێ چ لە ڕووی دەرونی بێت چ لە ڕووی جەستەیی بێت چ توندوتیژی جنسی بێ یاخود بازرگانیکردن بێ بە منداڵ یاخود زۆر جار لە تووشی مادەی هۆشبەر دەبێن بیزات تووشی مادەی هۆشبەر ینی ئەوەی کە تەوەقعاتکی ئێمە ئەمانەیە لەم لە بوارەیە بیان پارێزین. هەندێک جار کە ئەم منداڵانە دەستنیشان ئەکرێن پرۆسەیەکمان هەیە لەم شێوازەیە هەڵسەنگاندنێکی ورد بۆ ئەم منداڵانە و خێزانەکانی ئەکرێت. چۆن ئەمە ئاکەن؟ لەلایەن تیمی بەڕێوەبردننی کەیز لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە پێی سیستەمی بەڕێوەبردننی کەیز لەو چوارچێوەیەکە کارەکە بۆ منداڵ هەڵسەنگاندنێکی وردی بۆکە. گرفتی منداڵەکە دیارەکە بزانێ هۆکاری کارکردنەکەی چییە. ئەگەر هۆکاری کارکردنەکەی باڵێن نەشارەزایی یاخود ناهۆشیاری بە خێوکارەکە بێت ئەم تیمە بە چەند جەلسات و دانیشتێک بە فترێک لە مانگێک بۆ تا 3 مانگ هۆشیاری دەدا بم بە خێوکارە لەسەر ئەو کاریگەری خراپیانی کە منداڵ کارەکە لە بازاڕ و شوێن کارە گشتەکانە. و ئەگەر هاتوو زۆرجار ناهۆشیاری منداڵەکە خۆش ینی منداڵەکە بە مافەکی خۆی ئاشنا نەبووە کە ئەمە خاڵێکی سەرێکیە کە نابێ کارکات ئەمەش بە منداڵەکە درێتێ بۆی دانە بڕێ لە خوێندن. و ئەگەریش بۆ منداڵێکمانەیە گرفتێکی تووشە بێ بە بۆنەوەی کە کاری کردووە دابڕاو لە خوێندن.
هەر لە ڕێوتیمەوە بە هاوکاری بەڕێوەبەرەتی پەروەردە منداڵەکە دەگەڕێنینەوە پرۆسەی خوێندن و بەردەوام بێت و پێداویستەکانی بۆ ئەگەر جارێکی دیکە ئەم ڕێگێتان گرتە بەر و بەڵام ئەم مناڵە جارێکی تر خێزانەکەی پاڵپێنەری ئەوە بوون کە جارێکی تر ئەم مناڵە بڕۆتە بەردەم کارکردن. ئێمە سەرەتا ئەمانەی ئەو هەنگاوانی بۆ بکەین کە باڵینتر ئەگەر بیانێ منداڵەکەی سێغلالکەن ئیجراتی یاساییان بەرامبەر بکرێت دوجار بۆ نمونە زۆرێک لەو خێزانانە کاتێک منداڵەکانیان کار دەکات باز لەواکەن کە باڵین لایانی داراییان زۆر نزمە بۆیە ناچارن منداڵەکانیان کار پێ بکات. ئێمە لەگەڵ بەخێوکاری منداڵەکەیە ئەو کەسێک کە چیان بووە کە نەگەر لایانی داراییان زۆر کەم بێت و خێزانەکان تاکە بیانوێن ئەوە بێکە لانی داراییان خراپە بۆی بە ناچاری مناڵەکانیان دەخەنە بەرکارکردن. ئەلم حاڵەتەیە هەڵسەنگاندنیشی وردەکەین بەپێی توانای بەخێوکارەکە دەترچێت دایشی منداڵەکە بێ باوشی منداڵەکە بێ یاخود کەسێک بێت لەو خێزانەیە چاودێری ئەم منداڵانە بکە بەپێی توانای هەڵسەنگاندنەکە کە بۆ یەکەی بزای ئەم کەسە توانای چ کارێشی هەیە بەپێی ئەو توانایی کە هەیەی پڕۆژەیەشی دەستی کاری بۆ دروستەکەین بەو مەرجەی کە ئەم منداڵانە هەم پێداویستی منداڵەکان دابین کە منداڵەکان نەنێرێتەوە سەرجادە بۆ کارکردن یاخود ناو بازار و شوێن و شوێنکارەکان. ئەگەر هاتوو بە ڕێزێکیان خێزانێک ئەم حاڵەتی هەردووبارە کردەوە هەموو شتەکانیشی بۆ ئەکرێت و بۆ شاریشی پێدرێت و گرفتی منداڵەکەی چارەسەرەکرێت و بەڵام وەکو لە کۆمەڵگە بۆ کۆمەڵگە نەتەوە بۆ نەتەوە تێڕوانین جیاواز ئێسا ئاوەری ناوخۆکان کە لە شەڕی داعشات و نەتارێمی کوردستانەوە لای ئەوان وەکو کەلتوریان بینی کارکردن بە مناڵ. هەنی ئەمە یەکێک لەو گرفتانە بۆ نمونە منداڵ دەبێت کار بکات لای ئەوان وەکەوە بوو لە کاتێکا خۆشیان هەر لە چوارچەوەی یاسای عێراق بیرۆکەی ڕاستە کاگومێت کە دایک و باوگەڵە دەبێت منداڵ پشت بە خۆی ببەستێ لە مناڵی ئیش بکە بۆی لە گەورەیدا کوردەواری توێنی بابێ بە پیا و با خۆی ئیش بزانێ و با پشت بە خۆی ببەسێ. ئەمەی کە لە کوردەواریاڵی منداڵ پشت بە خۆی بەستێت ئەگەر لە سەر و 15 ساڵەوە بوو لەگەڵ دایک و باوشیا بوو یاخود کەسێکی نزیشی برا خوشکێشی کارەکە کاریگەری نەکاتە سەر داوەڕانی لە خوێندن یا قورس و مەترسیدار بێ شوێنەکە زۆر جار تووشی ژارایی بوو نەبێ مناڵ زۆر جار منداڵێک گەر بۆ نمونە لە 15 بەرەو سەر بێت کارێکی وەکو با بڵین پاکت فرۆشی بکات دایی تۆ ئەمە ئەگەری هەیە کۆمەڵێک کاری تر بە دوای ئەمەیە بێت ئەگەر بەو لە سەر و 15 ساڵەوە بەم شێوازە لەژێر چاودێری خۆیان نابێت و لای خۆیان بێت هیچ گرفتێک نییە و ڕێگری نەبێت لە ئەو خوێندن و لایانی دەرونی کۆمەڵایەتی و جەستەیەکەی بەڵام لە خوار 15 ساڵەوە بەپێی هەم تیۆرە دەرونیەکان و هەم لایانی کۆمەڵایەتی خۆشمان کە باسی ئەەکەین جەسەدی مناڵ لەو تەمەنەیە لە گەشەکردنایە لایانی دەرونیەکەی گۆڕانکاری بەسەرایە و توانە عەقڵەکانی لایانی هەمووی گۆڕانکاری بەسەرانی تەمەنەکەی هی کارکردن نییە کاتێک منداڵێک بۆنە لە 12 ساڵی بە ئەم دەستەواژەیە بڵین بۆی پشت بەخۆی بەسێبی هیتە بەرکارکردن کۆمەڵێک لایانی خراپی ڕوبەڕۆ بێتەوانێ یەکێک لەوانە داڕێ لە ژانی کۆمەڵایەتی مناڵبوونی خۆی دوودا ئەبڕێ لە خوێندن سێ منداڵێکی ئەوە دروستە بێ کەتنکەری پێڵین ڕەنگە بە بۆنەی کارکردنەوانێ لە بازار تووشی بەو جۆرە بێ کە منداڵ ئێستا نەتوانە بەو ڕادێک کار بکات لە کۆنی شابینیمانە مناڵ هە لە بچووکیۆ هاوکاری دایک و باوکی خۆیان کرد بەڵام لە ئێستادا ڕەنگە بارودۆخەکە بەو جۆری لات بێ بۆن منە مناڵێکە بینی ئێستا بۆن منە کارێکە کات ڕەنگە لەلایەن بەرامبەرەکەیان لە هاوڵاتیان لە نێو بازارەکاندا ڕوبەڕی سوکاتی پێکردن بێتەوە کە ئەم مناڵە متمانەی بەخۆی نەمێنێ بشکێنرێ لە ناو کۆمەڵگایە لەم هەڵمەتەی ئێوەیە هیچ تیمێکی با بڵین دەرونی یاخود توێژەری کۆمەڵایەتی هەیە هەڵسەنگاندن بۆ ئەم مناڵە بکات وەک سەرەتا ئاماژەم پێکرێمە تەنها بڵین یەک ڕۆژ دیاری ناکەین بە حاڵەتی ڕێگرتن لە کارکردن لە منداڵ لە ڕێکخراوی ناوپارێزی کوردستان لیژنەی چاودێری پاراستنی منداڵمان هەیە و بە بەردەوامیش هۆشیاریمان هەیە بۆی کە منداڵ کار نەکات بۆ نمونە کە ئەیبینی لە شوێن و شوێنکارەکانە با بڵێنەوانەی نادیە با بڵێن ناوچەی پیشە سازێکە ئەلوەکەی ئەم شوێنانە بەردەوام ئێمە هۆشیاری ئەدەین بۆ شوێنانە لە ڕێگەی تیمەکانەوە و زۆر بە وردیش وە ناژێڵین هیچ مناڵێک تووشی هیچ کە حاڵەتێکی خراپ ببێتەوە بە بۆنی کارکردنەوە لە بەروی ئێمە چاودێری ئەو شوێناناکەین لە 2007ەوە
هەتاوەکو ئێستاش هەر خەریشین و بەردەوام ئەم پرۆژەیە بەردەوامی هەیە بۆ ڕێگریکردن لە ئەو منداڵانە یاخود ئەو خەڵکانی کە منداڵ بەکارێنن. ئەمە زۆر جار سیرەکەین ڕاستە منداڵە بینین لە ترافیکێکا کارەکات. ڕەنگە لایەنی وەشیاری تاک ئەوەندە بە قووەت نەبێت منداڵێکی 9 ساڵە بینێت 10 ساڵە بینێت بچووکتری ژینین باڵین لە 6 ساڵەوە تاکۆگاتە 15 ساڵ ئەی بینێت ئێمە لایەنی عاتیفیمان لەم حاڵەتەیە زاڵە هاوکاری ئەم منداڵە ئەەکەین چ بەوەی خۆراشی بینێت چ بەوەی پارەی بدەینێ ئەمە لە کاتێکە ئەگەری یەک تۆز وەشیارەکانمان بە قووەتکەینەوەکو تاک تێگەین ئێمە هۆکارین هاندانین بۆی ئەو منداڵە بەردەوام بێ لە کارکردن لەو شوێنەیە. ئەگەر ئێمە ئەمانی نەدەینێ ینی ئاماژە بۆکەین لایەنیشی پەیوەندیدار ئاگادارکەینەوە کە منداڵێکێ بەم شێوازە بۆ تاشێک ئاساییە بۆ نە بڕێک پارادا بۆ منداڵە بەڵام ڕێ خۆشکەرە بێ بۆ منداڵە بەردەوام خەریکی ئەم کارە بێت و تووشی لە ترافیکێکەوە سێوەنە لایەنی تەندروستی منداڵەکە تێکەچێت بە معدەلیم سیارێ دێت و ئەڕوات تووشی نەخۆشی دەبێت لە بەرەوەی گەرما و سەرمای زستانی بەرئەکەوێت دابڕان لە خوێندن وە فێری ئەوە بێت بچێتە پرۆسەی سوالکردنەوانە ینی ئەمە یەکێکە لە کاریگەری خراپەکانی لەبەرەوە ئەکرێت هەمومان نەک تەنها ڕێکخراوی مناڵپارێز بە تەنیا یاخود ڕێکخراوێکی تر هەموو تاکەکانەوە شاریان هەبێت لەسەر کاریگەری خراپەکانی کارکردن بە مناڵ بۆی دەست لە ناو دەست لە هەر شوێنێکە حاڵەتێکی وە ئەبیندرێت لە باتی باوڵین لایەنی عاتیفیەکەمان زاڵ بێ بەسەریا و ئەو بێت لایەنێکی پەیوەندیدار ئاگادارەکەینەوە کە هەڵەسێ بە جێبەجێکردنی پرۆسەیەک بۆ ئەم منداڵە بۆی جارێکی تر نەچێتەوە ئەو شوێنە ئەمە باشۆک لەوەی کە هاوکاریشەکەین و دەرفەت بۆ مناڵە ئەدەین بەردەوام خەریکی کارکردن بێت. باشە کاگومێت ئێواڵێن لە ساڵی 2007 خەریکی ئەم هەڵمەچەند ئامارەکان چی بوون بۆ ساڵی ڕابرد بۆ 2025 ژمارەیەکی زۆر لە منداڵتان دیاری کرد و پێم بە 5,000 و شتێک لەو بارەیەوە بوو دیاریتان کردبوو کە کار دەکەن لەسەر شەقامەکان و لە شوێنەکانی دیکەدا. ئەمە لە ساڵی 2007 کە کارەکە لە پارێزگای سلێمانی ئەگەر وەکو داتای 2007 تاوەکو 2025 سیرکەین سەر و 3,000 مناڵ بەس لە پارێزگای سلێمانیە کە دەستنیشان کراوە لەلایەن ئەو تیمەوە و کاری لەسەر کراوە و دوور خراوەتەوە لەو ژینگە مەترسیدارە و ئەو منداڵانەشی کە زۆرجار هەر 2 بارە و 3 بارە و 4 بارە بوونەتەوانێ ڕەوانی داواکاری گشتی کراوە بۆی لێ پێچینەوە لەگەڵ بەخێوکارەکە بکرێت لە ڕوویاساییەوە کە ئەم منداڵە ئیسێغلال نەکا بەم شێوازە و لە پارێزگای دۆشیر بە هەمان شێوە بەردەوام بووە لە پارێزگای هەولێری چەند ساڵێک بەردەوام بوو بە ئێستاشەوە 2026 شەوانێ خەریکین بەڵام لە ساڵی 2026 ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە هەمانگی لەگەڵ لایەنەکانی ترە پرۆژەکە بە حکومیەکات ئەدرێتەوە دەست حکومەت و بۆ ئەوەی ئەم پرۆژەیە بەردەوامی هەبێت و بەردەوام چاودێری منداڵەکان نەگەشتم بۆ وەڵامی ئامارەکان لە بەرزبوونەوەدا بوو یاخود لە کەمبوونەوەدا بوو بەپی ساڵەکان گۆڕانکاری بەسەرادێ بۆ نمونە مەگەرسی ساڵی 2007 بکەین ئەو کاتەی کە سەرەتایی هاتنی ئاوارەکان و پەنابەرەکان بووێرە ڕێژەکە بەرزە بێتەوانێت دواتر نزمە بێتەوانێت و هەندێک جار لایەنی ئابووری وڵاتی شکاریگەریە کاتە سەر ئەم حاڵەتە بەرز بوونەوە نزمبوونەوەی تیان ڕۆدا بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە لە پرۆسەی خۆمانین بۆ ئەوی کە منداڵ دوور خینەوە لەو ژینگە مەترسیدارە چکە هیچ بیانوێک لەژێر هیچ بیانوێگیان هیچ دەسەواژەیەکان نامانوێ منداڵێک لەم کۆمەڵگەیە ئایندەکەی بەرەو خراپتر بچێت ئامانجی ئەمەوەیە بەرەو باشتر بچێت مەترسێکی کوشندشە بۆ کۆمەڵگە ئەم هەڵمەتە تەنها سلێمانی گرێتەوە خودناوچەکانی تێری کوردستان شەکرێتەوە ئەم هەڵمەتی کە ئێستا ڕاگەندراوم کارتی سوورەکە هەر هەموو جیهانی گرتوتەوە نەک بە تەنها بڵین لە پارێزگای سلێمانیە یاخود پارێزگای هەولێرە یاخود دوغۆکە چ لەلایەن ڕێکخراوی ئایڵۆ کراوە و ئاماژر بەوەکە کە دەکرێت هەموو تاشێک لە هەر شوێنێکی دنیا بێت هۆشیاری هەبێت لەسەر ئەم حاڵەتەوە ڕێگری بکات لە کارکردن بە منداڵ. زۆر باشە ئەمەوەکو دوایین هەڵمەت پلانتان هەیە چی دیکە بکەن بۆ خزمەتکردنی زیاتری منداڵان یاخود بووی منداڵان زیاتر پارێزراو بن هیچ پلانێکی تازەتان یاخود هیچ پرۆژێکی تازەترتان بەدەستەوە هەیە؟ وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و پرۆگرامی پاراستنی منداڵ ئەو پرۆژەی منداڵی ئیشکەریا چادۆری پاراستنی منداڵ ساڵانە ئابدەیت یەکەینەوانێ و بە باشترین شێوازەمانەیە بەڕێوەبەرین لە ساڵی ئایندە بەدواوە
و پرۆژی بەڕێوەبردننی کەیز لە چوارچێوەشە و هەڵمەتی هۆشیاریشمان هەیە لە بڵین شوێنە گشتەکان و خوێندنگەکان و مەکتەبەکان و ناو بازار بۆی ڕێگری بکرێ لەم حاڵەتە. دەستان خۆش بێ ومێدەکەین ئەم جارەکە قسەمان کرد و جارێکی تر گفتوگۆمان کرد ئامارەکان زۆر بەرەوکەم بوونەوە ڕۆژ ئێمەش ئومێدوارین لەشتان ساقی کاگومێتمان دوومان خۆشحاڵ بووین. سپاس بە ئومێد ئەنوەر لێپرسراوی بەڕێوەبردننی کەیس لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە لامان میوان بوو.